سەبری مامەحمەدم پێڵێن بەس باوکم ئەحمەی قاری گەزۆ بوو. ئەو مامەیە مەلا مستەفا بەڕەحمەت بێ لەگەڵ شێخ ئەحمەد ناوی باوکمیان کە بانگیانە کرد راوسێ بووین ئەم بەر ئەو بەر بووین بانگیانە کرد دەیانگو مامەحمە. ئەو مامەحمە بڕا بەسەر باوکمە. ئەو کاتە من هێشتا نەچوو بوومە مەکتەب کە ئەوان دراوسێمان بوون لە حوجرە بوومە ئەویان خستینە حوجرە چونکێ لە 7 ساڵیە مناڵیان وەرەگر لە مەکتەب. خۆم موالیدی 1940 بە 7 ساڵی لە مەکتەب وەرگیراوم. پێش مەکتەب لە حوجرە وەرگیراوم قورئانم خوێندەوە. پلەی کە چووینە لە مەکتەبێک دراوسێمان بوو مەکتەبی سەدیقەیان پێ ئەوت منیان وەرنەگرت لەوێ لەگەڵ یەکدوانێکی تراوتیان جێگامان نییە. بردیانینە مەکتەبێک لە سەرو لە تەنیشت ماڵی حەمای و ڕەحمان ئاغاوە لە بەرامبەر ئۆرزدی ئیستا لەوێەوە. چووینە ئەوێ لەوێ سنایدە دەرزی پێوتی نادەی شێخ سەلام. بەس من زۆر بزێو بووم یعنی دایمە جوڵەمە کرد و زیرەکیش بووم. هەموو مامۆستاکان خۆشیانەویستم. نایە خان عەرەبی پێ ئەوتین. ڕۆژێک کچێکی تەلەبەیەک لەگەڵمانە بوو ناوی سەمیرە سەعید ساقی بوو. باوکی مرور بوو بەس ئێمە ئەومانەزانی باوکی پۆلیسە. ئەوسا کە مزاهرە ئەکرا بەدار پۆلیسەکان لە خەڵقەکەیانە پێیان بەتاڵەکردن. ئێمەش ئەومانەزانی ئەوەیە. کچێکی ڕەفیقم لەوێ بوو بە یەکەوە بووین حەسیبە شەریف لەگەڵ ئەوە تەکبیرمان کرد کوتمان ئەم ئەبێ ئەو سەمیرێ تەنگورێکی لێ بوو سەر تەنگورێکیشی تیا بوو ئەبێ بخێنە ناو تەنگورەکەەوە هەتا ئەڵێ یاخوا باوکم بمرێ ئەمجا بەرەڵایەکەین. هەستاین من و حەسیبە ڕۆژێک سەرە و نخون خستمانە ناو تەنگورەکەەوە. تەلەبەکانی کەش هەموو هاتن چەپڵیان لێ یا بە دەورێ یەکێک چۆ سەرەوە ئیدارە لەسەرەوە بوو چۆ سەرەوە پێی وتن نایەخان هاتە خوارەوە بێتە خوارەوە یەک داری ئەمەنگەی پێ بوو. هات وتی ئەوە چییە بۆچی واتان لێکرد و کێوا لێکرۆ کتان نەعەم سەبری ئەحمەد و حەسیبە وایان لێ کردووە. وەڵا دەری هێنایەوە لە تەنگورەکە و دارەکەی ئاوا لێ کرد کوتی جارێکی کەشتی وا بکەن چاوتان دەرن کوتمان نەعەم بۆچی کوتی بۆ هاتان لێ کردووە بۆچی باوکی ئەچێ بەدار لەو خەڵقە ئەیاکە مزاهرەکەن. کوتی ئێدە باشە جارێکی کە بچن ئاوا چاوتانیانمە دەرەوە. وڵای تر ئەوەی بەتاڵ کردەوە بۆ بەیانی بانگی کردین من و حەسیبەی بانگ کردە پۆلێکەوە بانگی کردی کە چوم تورەکەیکی ئەمەنگەی دانام و تورەکەیکی سپی لەسەر ڕەحلەکە. وتی ئەو بۆچی واتان لەو کچە کردو وتمان لەبەر ئەوە. وتی باشە ئەگەر من پتان نێرم بۆ شوێنێک ئەچەن وتمان نەعەمە ئەوسا تەلەبە بخواخوای بۆ مامۆستای قسەی لەگەڵا بکە. نەعەم ئەرە وەڵا ئەچین. وتی دە باشە ئەمە هێنای دوو گیرفانمان هەبوو سەدرەکانمان لێرە یەکی چنگێکی کردە ئەو گیرفانانەمانەوە شتێکی هەرڕاو بوو. دوایی کە هینیان کرد کوتیان بڵێ ئەمە ئاغڵەت و خۆڵەمێشە هەڕێوێتی کە بیکەنە چاوی پۆلیسەوە. هەر ئەو ڕۆژە وەڵا بۆ بانگی کردن وتی دەوەرن ئێستا بە دزی باجی حوسنیشەوە فەڕاشەکەمان ناوی حوسنی بوو ئەتان کەمە ئەو سەربانە خستینێ سەربانەکە ئاوا لێش بوو سەربانی تەنگورەکە بۆ کۆڵان. وتی ئەتان خەمەوێ لێو بڕۆنە خوارەوە وتی شوێنێکە ئەها بە چەکوش لە شدەیەن و دروستیەکەن و قەیسەریەکی لێ و ئاوا هەمووی بۆ وەسف کردین و وتی بڕۆن بۆ ئەوێ جەنازەیە گەهێنن. کە جەنازەکەیان هێنا ئەوان هاوارەکەن ئەڵێن بڕوخێ نووری سەعید بڕوخێ ساڵح جەبر قسە ئەکەن پۆلیسەکانی یەن بۆیان بەدار لیانەیەن. بەما کە پۆلیسەکان هاتن ئەمە بکەنە چاوی پۆلیسەکانەوە. ئێمە شتمان نەعەم باشە ڕۆیشتین چین دۆزیمانەوە شوێنەکە تمەزم شوێنەکە هینی کە گەورە بووم تەبعان ئینسان کە گەورە بێش دێتەوە هینی
سەیرەکەم هێنی مەنجەڵی مست و شت دروست دەکەن. وەڵا هاتنە بەردەمی قەیسەریەک و لە لافیتەکەش لێی نووسرا بوو دارمەی تێک بوو هێنایان و هاواریانە کرد. پۆلیس هات بۆیان بەدار لێیانەیە وەڵام من هەر ئاوم کرد دەستم کردە گیرفانم یەک چنگم کردە چاوی پۆلیسێکەوە. پۆلیس دانیشتە عەرزەکە و ئاوای لە چاوی کرد و ئێمەیان ڕاونا من و حەسیبەیان ڕاونا بەبەردەمی ئەو مزگەر و شتانە چوینە شوێنێک بەرز بوو بەس لەو بەرەوە ماڵ بوو. ئێمەش کە هاتینە ئەوێ لەوێ ڕامان کرد چین بۆ ئەو بچینە ئەو ماڵە. پۆلیسیش بە دوامانەوەیە. چوینە ماڵەکە ژنێک بوو کتیرۆرە وەرنەوە چییە؟ وتمان نازانین پۆلیس ڕاوی ناوێن وتی دەوەرن بەرمیل دانرا بوو بەرمیلێکی زۆر هێنای یەکێکمانی خستە بەرمیلێک و ئیشی خستە بەرمیلێکێکەوە مشەمای هێنا ئاوا لەسەری داینا. وەڵا پۆلیس هات لە دەرگاکەەوە پرسی کوتێوانە هاتوون کوتی نەخێر باوکم نهاتوونەتە ئێرە ئێمە کەسمان نەدیوە. پۆلیسەکان ڕۆیشتن کە ڕۆیشتن و دوای ئەوە هەردووکمانی هێنایان دەرەوە باڵەخانە بوو خانۆکەیان بردینی لە حیوانەکە دایناین. سەماوەری تەنەکەی لێ نابوو لەگەڵ قۆری شتی دانابووینی دانابوو دایناین لەوێ زوو ژەخات دەسێ هێنا بە سەرمانە ئەیگو دایکەکەم ئەوەرە ماڵی مامی خۆتانە ماڵی پووری خۆتانە قەینانکە ئێستا چنەوە بە لای دایکتان. وەڵام وەختی ئێوارێ بوو دیار بوو پیاوێک هاتەوەش کەوا و سەڵتەی لەبەرا بوو. هاتەوە هەر لە دوو ڕۆژنەکە بامی کرد کوتی باوکی حسێن وتی وەرە دوو کچمان بووە وەرە بزانە چەند جوانن. کوتی کچی چی؟ وتی بەرە وەڵا دوو کچەوە تاوان لەسەرەوە. وەڵا هاتە سەرەوە دەستی هێنا بە سەرمانەوە ئەملا ئۆلای ماچ کردین و وتی هیچ نەکەنم مەماڵی مامی خۆتانە داینای. ئێوارە شفتەیان کرد بوو یەکی باروی شفتەیان بۆ کردین و چایان ناینێ و دایان ناین و ئەتر هێنیش پیاوەکە بە ژنەکەیەک و غوربەت ژنەکەش بە پیاوەکەیەک و باوکی حسێن هەموویم لە بیرە هەڵم گرتووە. وەڵا ئەتر هەتا درەنگانە دوکە نانوشتیان خوار وتی ئەتانەیە بڕۆنەوە بۆ ماڵەوە وتمانەرە وەڵا وتی ماڵەوە ئەزانن وتمانە ئەوسا ئەو پردە نەبوو لە ناو بازار هەر یەکسەر بەبیا ئاوا ئەهاتی ئەچیتە ئەوێەوە. من وتم هەر ئاوا لێرەوە ئەڕۆین ئەچینە ئەو لاوە ئەو شوێنەی بیناکەی تۆفیق قەزازیش داریان لێ ئەفرۆش سپیدار. وتی لەوێوان وتم وەڵا پەلێکی منی گرت و یەکێکی حەسیبەی گرت و بردینی ئەو کتی من ماڵمان لە شێخانە لەسەر و ئێمەوە بوو. بردنکە هاتینە نزیکەوە هەچی کۆڵانی ئێمە هەیە بە ژن و پیا و مناڵەوە لە شوێنێکا وەستاون لە بیا و یەکێکیش لە ناوەڕاستیانە ئەگری و لە خۆی ئەیە. کە هاتینە پێشەوە دایکم من چوون بۆ مەکتەب بەیانی لە تا ئێستاشەوە نەڕۆیشتومەتەوە لە خۆی ئەیا و ئەو خەڵقە لێ کۆ بوو بۆ کە کوتیان چامنیان دی کوتیان ئای باجاشەوە سەبریە. وەڵا هاتە پێشەوە لێم بات پیاوەکە کوتی لێمە بەخوا من حاجیم و لە ماڵی مامی خۆی بووە و وتی من ئەوەم پێ ئەڵێن وتی هەموو کەس منە ناچێ و ئەیژ وتی لێ نایم وتی لێ نایم. وەڵا ئیتر بردمەوە بەس هەتا بەیانی من لە ئەنزیباتخانەکە بووم هەر هەڵەستاو لێ ئەیام هەر هەڵەستاو لێ ئەیام جارێکی کەشتی وانەکەیت. وتی من حاجی عارفی مستۆم پیاوەکە. وەڵا ئیتر ڕێلی ئەگرتم نەیە هێش بڕۆمە دەرەوە ئەیگۆچێ بۆ مزاهرەکەش هەر لەکن بە لە دیەکە دەسی پێ کرد لەوێەوە دەرەچوونە دەرەوە. دوو ڕێز بوو مزاهرەکەم ڕێزێکیان پیانەگو پارت ڕێزێکیشیان پیانەگو تەحەڕۆر. ڕێزی پارتەکە لە ڕێ باتە ئەزانی ئەوە لە ڕێ باتەوە ئەڕۆی لە تەنیش باتەوە لەم بەریشەوە تەحەڕۆرەکانە ڕۆیشتن. ئەم تەحەڕۆرانە یەکێ پاچی بە سەرشانەوە بوو یەکێ خاکە نازی بە سەرشانەوە بوو ئەمە تمەزم شوێعیەکانن پیانەڵێن تەحەڕۆر. وەڵا ئەڕۆیشتن هەتا سەرەوە لای سجنی ئیستا ئەوە هین بوو کارێزێک بوو لەویا حەوزێک بوو بۆری لەسەر بوو ئاوی پیاهاتە خوارەوە ئالەویانە ئیتر بەتاڵە بوون ئیتر هەمووی دەشت بوو هەتا ئەوێ ئەوە هەبوو هەمووی دەشت و چۆڵانی بوو. ئیتر ئێمە دوایانە کەوتین هەتا ئەهاتمەوە کە ئەهاتمەوە دایکم دیساندی تێری لێ ئەیام و تێری قسا کرد.
ئەو خۆی گرتم بەرم نەیە ئەتر لە شوێنێکەوە دەنگێک ببوایە من ڕامەکرد دەچوومە ناویانەوە ئەتر هینیان نامێکە ڕەتێک لافتێ کە چووم فایق چالاک ئەو هین بوو هێنی مراقیبی ڕێزەکە بوو هات دارەکەی لە یەکێک سنگ و یایە دەست من هێنی لافیتەکە یایە دەستم و وەڵاوەڵی پێ نەچوتمەزم دایکمیان بە دایکمیان وتۆ توانە سەبری چووە ئەوە تاوا لەوەیە دایکم هات تێڵای چەمەنگەی خستوە ژێر عەباکەیەوە وەڵا هاتوو هات بۆم لێم بە فایق دەستێک کێشایە جواوە وتی وای لێ نایڵم چۆن منیش وە مەزانی ئەو دارە بەرەڵڵاکەم ئیتر کفری دنیام کردووە بەرەڵام نەئەکرد ئەو بەدارەوە ئەهات و ئەوان ئەیان جێڕایەوە ئەتر هەتا ڕۆشتینە سەرەوە فایق چالاک بە دایکمی گوتی دانیشە لە گینە هەڵە دەگرمە دەم بە عەرزە ئەتر ئاوەها لەگەڵ شۆڕشا بووم و لەگەڵ پارتی بووم ئەتر نایخان کە ئەیزانی من لە مەکتەبا زیرەکم و جوڵە ئەەکەم و ئینەکەم بانگی کردم دیسانەوە بانگی کردم وتی وەرە ماڵەکەتان لەکوایە وتم ماڵەکەمانەوە تا لە لای مهێنەوەیە ناو بازاڕەوە وتی دە باشە شتێکت دەیەمێ بی کە بە قولابی قەسابەکانە قەسابخانەی لێ لەبیا لای شارەوانی ئیستا وتی بی بەلەدیەکە وتی بی بە بۆ ئەوێ تم باش منیش نازانم ئەمە بەیانە عەقڵم پێ ناشکێ وەڵا ئیتر نایەخان چی شتێکی بکردایە من ئەوایە لەگەڵی بوومایە ڕۆژێک پێی وتم بە من و کچێکی مامی دکتۆر ڕۆژخوا ئافریکا بەداخەوە وتی لەگەڵ گوڵزارە بچن لە دیار ڕۆژ بن لە بێشکەکایە ئێمەی نار کتێچم نازام وتم بۆ کوێ ئێمەی نار بۆ ئەوێ ماڵەکەیان لەو بەرەوە بوو هەر لە ڕێزی ئێستای ئۆرەسدێ بوو من و هێنیش چوین گوڵزاریش چوین کە چوینەوێ سێرمان کرد حەوشەکە هەمووی دارهەنارە و هەمووی شتە مناڵەوە تا حەزی لێیە کا بچێت بۆ ئەو شتانە هەر چوین لە بێشکەکە سێرێکی ڕۆژمان کرد و گەڕاینەوە هاتینە حەوشەکە بۆ هەنارکردنەوە وەڵڵی ئاگامان لە ڕۆژ نەما هەر بە هەنارکردنەوە بووین وەڵا ئیتر کە هاتێنەوە ئەتر ئەجا هەموو جارێک بانگیە کردم ئیشێکی بواە شتێک بواە بە منیە کرد گەورەش بووم هەتا لە مەکتەبیش نەمام پەیوەندی لەگەڵم هەبوو نایەخان کۆنگرەی هەشتەم لە ناوپردان و ئەو ناوە بوو لەوێ لەو کۆنگرێ بەشدار بووم بەس وەکو ئەندامی کۆنگرەنا هەر چوم بانیان کردم کۆنگرەی 11 ئەندامی کۆنگرە بووم کۆنگرەی 12 ئەندامی کۆنگرە بووم کۆنگرەی 13 ئەندامی کۆنگرە نەبووم بەس لە کۆنگرەی 13 بانیان کردم شەو تەلەفۆنیان بۆ کردم وتیان بەیانی وەرە بۆ شوێنی قاعەی سەعەد عەبدوڵڵا لەوێ مەدالیە دایەنێ ئاوا هێنی کۆنگرەکان بوو وەڵا ترکە پیان وتم مەدالیا دەیەنێ زۆرم پێخۆش بوو تەبعان ئەوە هی فەخر و شانازیە منیش هەتا بەیانی و ئازانم ڕەنگە نەنووسبم هەر خەیاڵمە کردەوە بەیانی هاتن بە شوێنمە هاتن لە ماڵم لە هەولێر بووم هاتن بە شوێنمە وتیان با بڕۆین بردمیان کە چوومە ئەوێ خەڵقێکی زۆری لێ بوو و هەموو مەسئولین لەوێ بوون و هەمووین لەوێ بوون ئەتر هەچیش هەر من و ئافرەتێکی کە ئەویش سەبری ناو بوو لە خەڵقی دهۆک بوو من و ئەو ئافرەت بووین بۆ مەدالیا وەڵا ئیتر مەدالیاکە دانیشتین هەتا هینی ئەوە بانگمان کەن ئەویان بانگ کرد دوایی منیان بانگ کرد
من کە گەیشتمە ئەوەی 14 ساڵ بووم. ڕۆژێک باوکی قودسی کوڕی خوشکی باوکمە، باوکم خاڵێتی. ڕۆژێک براکەی هات بۆ ماڵی خۆمان فایق، هاتە ئەوێ بە دایکمی گوتی خاڵۆژن وتی دووسێ ڕەفیقم هەیە ئەیان هێنمە ئێرە تۆزێک دائەنیشین و ئەڕۆین. دایکیشم وتی قەیچێکە باوکە. وڵا هاتن یەکێکیان شێخ لەتیفی شێ مەحموو، یەکێکیان قاری حاجی حسێن، یەکێکیان محەڕەم محەممەد ئەمین، ئەوی تریشیان حەمەی بەکر. ئەوە هەر چواریان و خۆی پێنج هاتنە ئەوێ. منیش ئاوا تەمەنم 14 ساڵ و شت بوو. منیشیان بڵان کرد کوتیان وەرە لەگەڵمان دانیشە. دانیشتن باسی کوردایەتیان کرد و کۆبوونەوە بوو تمەزم لەگەڵیانە کردیان وەمانە. دوایی هەستان ڕۆیشتن گەیشتنە بەر دەرکی سەرا و هەموویانیان گرت هەر یەکە و بۆ شوێنێ نەفیان کردن. فایقیان بۆ هاشمیە نەفی کرد، شێخ لەتیف بۆ حەلا، قاری حاجی حسێن بۆ بەغا، حەمەی بەکر بۆ سەماوە، ئیتر ئاوا هەموو هینیان کردن نەفیان کردن. وەڵا تەقریبەن ماوەیەکی پێچوو فایق هاتەوە و دەستی لە ملیان بوو، دەستی شکا بوو. هاتەوە ئیجازەیان یابوویە هاتەوە هاتن بە دایکمیان گوتیان ئەبێ سەبری بیتێ. وەڵا ئیتر نسیبمان بوو بۆیەک چین بۆ هاشمیە. لە هاشمیە ماینەوە ساڵ و نیوێک لە هاشمیە ماینەوە. دوایی هێناینینە بەغا، لە بەغا نادیانینە ئەبوغرێب. لە دوای ئەبوغرێب بووین هێنایانین بۆ ئەم بەکرەجۆیی کۆن، بەکرەجۆی ئێرە، نەیان هێناینەوە ناو شار. ئەوەی کرد چونکە ئەویش چوو بوو بۆ ئێران بۆ لای قازی محەممەد لەگەڵ کاچیا ئەو هات بۆوانێ دوای ئینی ئەعدامکردنی کاچی. هاتر بەیەکەوە حیزبایەتیمانە کرد چێکما تاکە عەمری خوای کرد سوێنی یام وتی تو خوا ئەگەر دەستی لێ هەڵگریت، ئەوە ئەگەر من مردم دەستی لێ هەڵ نەگری هەر بەو ڕێگایە بڕۆ. ئیتر ئاوەها هەتا کێشام هەتا هاتوومەتە ئەم عمرە. لە ئەبوغرێب بووین ماڵمان، لەوێ دایر نابووین. و فایقیش نەخۆش بوو، زۆر نەخۆش بوو لە خەستەخانە لە مەدینەی طبی ئێستا پێیانەگوو خەستەخانەی جەمهوری. لە خەستەخانەی جەمهوری خست بوویان. وتیان هێنە مەلا مستەفا هاتۆتەوە و ئەمانە لەو کاتەشا بابە عەلی شێ مەحموود خوا عافیکا وەزیر بوو. ئێمەش لەگەڵ ماڵی بابە عەلی لەم سلەیمانیە ئەمدی و ئەو دیوین 3 پەنجەرەی ئەوانیش لە حەوشەکەی ئێمە هایە. وەڵا فایق پێی وتی بۆ ناچی بۆ لای بابە عەلی پێی بڵێ بەشکێ بمنێرن بۆ شوێنێک بۆ عیلاج. وتم قەیچەکە. وەڵا ڕۆیشتم بە پرسیار و شت ماڵەکەیان پێ وتیان بچوو ئەوە تا لەوێ لە ساڵحیان. چوومە ماڵەکەیان ڕەشادەت خان خوا عافیکا خوا زۆر ڕێزی لێ گرتم و زۆرین. وتی وەڵا بابە عەلی لە دەوامە، وتی بابێتەوە نایڵم بڕۆیت، بێتەوە لەگەڵ بابە عەلی قسە بکە. وەڵا لەوێ مامەوە هەتا بابە عەلی هاتەوە. بابە عەلی هاتەوە خوا عافیکا ئەویش بە خێراتنی کردم و زۆر ڕێزی لێ گرتمەمانە نانی خوارد و وتی هەستە با بچین بۆ لای مەلا مستەفا کە پێم گوتم هاتووم بۆ ئەوە. لەگەڵ ماڵی مەلا مستەفا یەک حەوشە بوون، دیوار نەبوو، بەس بەم سیاجیان درەخت و بەهێن بۆ کردبوون. وتی وەرە ئەوە حەوشەکەیانە. وەڵا هات لەگەڵم و چوینە لە دیوەخانەکە. هێن مەلا مستەفا و شێخ ئەحمەد هەردووکیان دانیشت بوون. چوینە ژوورەوە و سەلام کرا و وتی بە جەنابی مەلا مستەفای وتی ئەمە کچەکەی مامەحمە،
ئەو من نەیتریان ڕێز لێگرتم وتی ئەمە کچەکەی مامەحمەوەمانە وڵی تر زۆر ئەحواڵی گەڕەشیان هەموو لێ پرسیم هەموو سوئالێکیان کرد چێ ماوە چێ مردووە چێینە مەلا مستەفا هەمووی پرسی وڵا دوایی وتی چییە وتم بۆ شتێکی وا هاتووم وتی جاوت چیە وتی بەسیتە بەسەر چاو وتی خۆم لەگەڵت دیەم سەرێکیشی لێ ئەم لە خەستەخانە ڕۆژێکیش ئەدبەم بۆ هێن بۆ دیفاع لەوێ دکتۆری هینی لێ رووسیای هاتوون ئەدبەم ئەو ناتوانێ بێت بەس تۆ ئەبم وەسفی نەخۆشیەکەیان بۆ بکە و بەشکە بچێ بۆ ئەوێ وەڵا ئیتر ڕۆژێک لەگەڵ شێخ سادق کچەزای شێخ ئەحمەد بوو ئەو سکرتێری بوو و سایقێکەش ئەو بۆیە کرد وەڵا ڕۆژێک کە چووم ئەنجا پێی وتم وتی هەموو ڕۆژێک وەرە سرم لێ بە حتا بزانم چۆن ئیشەکەی بۆ جێبەجێ بکەم وەڵا هەموو ڕۆژت چووم ئەهاتمە خەستەخانە لە ئەبوکرێبەوە هاتمە خەستەخانە لای ئەولەوەوە هاتمەوە لای جەنابی بەرزانی ڕۆژێک وتی با بچین یەم بۆ خەستەخانە چوین بۆ خەستەخانە ها دبینی و ئیتر گەلێک لەگەڵی خەریک بووینی کرد وتی ئینشاڵڵا ئەدنێرم بۆ دەرەوە وەڵا هاتینەوە بۆ بەیانی وتی وەرەوە کە چوومەوە وتی وەرە با بڕۆین بۆ دیفاع چین بۆ دیفاع 5-6 دکتۆر بوو ئەم بە ڕووسی من بە کوردی بەو مەوت و ئەمیش بە ڕووسی هینیە کرد بۆ ئەوان قسەیە کرد بە دکتۆرەکان دوایی وتی هێنا هاتینە دەرەوە ئیتر ئەو تێگەیشت تەبعاً لە هەموو شتەکان کە هاتینە دەرەوە وتی یەکێک بوو تاج و نەجمەشتی لەسەرشان بوو کورد بوو قسەی لەگەڵا کرد و سەلام و شتیان کرد وتی قاور وتی بەڵێ وتی ئەمەیە بۆلات ڕسمی بۆ ئەهێنێ ئەبێ معاملەی جوازێکی بۆی بکەیت و بە حاضری بیەیتە دەستی کوتی بەسەر چاو باشە ئەمرەکەی هاتینە ئەم لاوە جەنابی فەرمووی ئەمە قاری ئەزمی بەگە وتی ئەمە ئەو لێرەیە وتی بیهێنە بۆ ئەو ڕسمەکان بۆ دەکات باش وەڵا ئیتر هاتینەوە بۆ بەیانی چوم ڕسمم بۆ برد بۆ قاور ڕسمەکانی لێ وەرگرتم و ماوەیەکی پێچوو جوازەکەی بۆ کردم جوازەکەمان وەرگرت و ئیتر بردم بۆ جەنابی بەرزانی کە بردم بۆی سەیری کرد وتی باشە کوتی ئیترەوە ئیشاڵڵا لەم ماوەیە پارەشی بۆ سەرفەکەم بۆ هێنەکەی بۆ ڕێگاوشتی و بۆ هەموو شتێکی و ئەینێرین هاتمەوە بە فایقم وت زۆری پێخۆش بوو لە خەستەخانەکە کە پێم گوتم شتێکی وا هەیە بۆ بەیانی کە چوومەوە مەلا مستەفا قاقەزێکی یامیە وتی ئەمە بەرە لەم خوارەوە دوکانێکە لەسەر سوچەکە وتی دوکانی فوئاد عارفە وتی بچۆرە ئەوێ ئەم کاغەزەی بەرێ وتم باش وەڵا کە ڕۆیشتمە خوارەوە هەر لەسەر سوچی ئیزاعی ڕادیۆکە بوو لە ساڵحیە کە چوم سەیرم کە یەکێک مشکی و ئەوەی بەسەرەوەیە وتم بەخوا ئەمە خۆیەتی کە چوومە پێشەوە دوان بوون یەکێکیان جلی کوردی لەبەر بوو چیان قاتێکی لەبەرا بوو ئەمەی قاتەکە هات کاغەزەکەی لێ وەرگرتم وتی باشە بابەتیان وتی ئێستا شتێکت دەیەمی بیبەرەوە بۆ بەرزانی وەڵا دوو چەکی یامێ هەر یەکی بە 250 ئەو 250 دینار مەلایینی ئێستا وتی بیبەرەوە بۆ جەنابی مەلا مستەفا چوومەوە بۆ لای جەنابی مەلا مستەفا کە سەیری کرد کوتی باشە ئەمە هەر یانگرە ون نەبێت وتی لەم ڕۆژانە ئیشڵڵا ئەڕوات وەڵا پەساپۆرتەکەش کوتی ونی نەکەیت هەڵیگرە پەساپۆرتەکەم هەڵگرت و ئەوەم هەڵگرت و ڕۆیشتمەوە بۆ ماڵەوە بۆ خەستەخانە بەوە موت و ئەتر خۆم ڕۆشتمەوە بۆ ماڵەوە بۆ ئەوە فرێب چوومەوە بۆ ماڵەوە ئەو هاتە دەرەوە بۆ بەیانی کردیانە دەرەوە لە خەستەخانە وتیان باشیت کە هاتەوە ماڵەوە ئیتر ئەو شەوە وەکو سەرع گرتی ئەمەش حەوشەی کولی زەراعە لە پشتمانەوە بوو تەلەبە زۆر لەوێ قەرەوێڵەی دانا بوو لەوێ ئەنووسن منیش کە ئاوار ئەو هێنە گرتی و کەف هاتە ئەمانەیە وگەن زریکانم لە خۆممە وەڵام ئەو تەلەبانە هاتنە سەر هێنەکە سەر سیاجەکە وتیان چییە بە کوردی
منی ژوتم بۆرن بە قوربانتان بم شتێکی وا هەیەمانە وەڵای ترکە کوڕەکان هاتن سیان بوون یەکێکیان کوتی من خەڵقی کفریم ئەتر ئەوسا تەکسی و مەکسی و شت نەبوو تەلەفۆنیان کرد بۆ ئەسعاف هات ڕۆیشتین چین بۆ هێن بچین بۆ خەستەخانە کە ڕۆیشتین ئەویش بگنەکەی دەرچووە ئەم ڕۆژی پێنجی مانگ ڕۆژی یەکی پێنج ڕێژی جەژنی کرێکاران ئەو ڕۆژە هینەکەیەتی کە بڕوە بچێتە دەرەوە ئەمە ڕۆژێک لەو پێشەکەوانە خۆشکەوتەوە وای لێ هات وەڵا ڕۆیشتین چین بۆ هێن بۆ خەستەخانەی جەمهوری بردمە ئەوێ لەوێ فەحس و شتیان کرد و ئینیان کرد کوتیانە بێ بمێنێتەوە وەڵا ماینەوە منیش تەمەعەن بە دیارەوەم دیسان ئەم هینەی گرت وتیانەوە سەرعە گرتی سەرعەکە و دیسانەوە وای لێ هاتەوە جارێ سێهەم ئیتر نزەی نەما منیش چاوی ئاوا کرد بۆ عەقڵم پێ ناشکا کە بڵێم مردووە یان ئەگەنێ هەتا یەکێک هات ئاوا سەیری کرد و دوایی چوو دکتۆری هێنا کە دکتۆرەکەی هێنا دکتۆرەکە ئاوای کرد بەتانیەکە یا بەسەر دەم و چاویە ئەنجا عەقڵم پێشکا کە ئەمە نەماوە ئەتر کوڕێکی پورزای باوکێشم دکتۆر سەروەری حەمەید دەرێشکەریم ئەویش قوتابی کۆلیجی ئەوێ بوو لەو دیەوە بوو هینەکەیان خەڵکم بان کرد هاوار و ئەزریکێنم وتم یەکێ بچێ ئەوەم بۆ بانکە چون سەروەریان بۆ بان کردم سەروەر کە هات ئەویش وتر باجی سەبری بۆوان لە خۆ دەکەی بۆ خۆتینەکەی تر باوکی و ئەوان لەوێ بوون ئوتێلیان هەبوو بۆ باوکی وت باوکی وانی شاتن بۆ بەیانی هێنامانەوە بۆ سلەیمانی بەس من لەوێ ئەم هاوارمە کرد ڕقەمی مەلا مستەفا جەنابی خۆیم پێ بوو خۆی یابوومیە هەرچیەک هێن بوو تەلەفۆنم بۆ بکە هاوارمە کرم بوو یەکێک ئەم ڕقەمەم بۆ وەربگرێ کەس بۆی وەرناگرتم ئەتر هەر من و کاکە هەموو کاک نەشەت هێنامانەوە بۆ سلەیمانی منیش حەزمە کرد ئێستا منیش گەنجێک بوومایە خۆم هەڵسامایە ئیشی خۆم بکردایە وەکو چۆن خەڵقەکەم ڕێخست بۆ مزاهرە ئەم برد لە شوێنێکا دامەنان ئەنجا بە کۆڵانێکا ئەم بردن لەبەر دەمی شوێنەکە ئەیان کرد بە مزاهرە ڕاویانەنان ڕۆژێک لە فنون بووم هەموویانم نەهێشت بچنە پۆل هەموویانم دانا لە حەوشەکە کوتم یەکێک ناچێتە پۆل دامنان و دوایی هاتین بە مزاهرە هاتینە دەرەوە بۆمان هاتن پۆلیس و شت وەڵا یەکێکیان گرت تێر و پڕیان لە باتی من لیاوان زانی منم ئەسڵیەی ناو بوو لە پۆل لەگەڵمانە بوو تێریان لە ئەسڵیە یاوەیان زانی منم مەڵا ئیتر ئاوە ئەم کرد هەموو شتێکمە کرد یەک ڕۆژیش نەگیراوم یەک سەعات نەگیراوم ئەوەنە بە ئینی کردووە ماڵەکەشم کردۆ بە لقی چوار پێیانە گوو لقی چوار ژوورەکە درێژ بوو ئەوەنگەم لێدا ئەمە کۆڵەکە بوو ئەوەش کۆڵەکە بوو خانووی قەیمی گڵ بوو ئەوەم لێ جیا کردبووەوە لە ناوە ڕاستەکە هینێکم جامخانەیەکم لێ دروست کردبوو ناوەکەی جلوشتم تێخست لەسەر سکە ڕامە کێشە دائیمەن ئەوێ پێشمەرگەی تا بووە کە هاتوون لە دەرەوە بە وەرەق کاغەزێکەوە کتومە هەتا شتی کاغەزێکتان پێ نەبێ نایەنە ئێرە بە کاغەزێکەوە لە دەرەوە نردویانن هەتا مهمەکەیان تەواوەکەن کە تەواویان کرد ئەنجا ئەڕۆنەوە هیچ جاری وا هەبوو بەردەست ناکە و ئیشەکەی بە مانگ ئەمایەوە بە دوو هەفتە ئەمایەوە هیوا هەبوو بە دوو سێ ڕۆژ ئەمایەوە ئەلەویا ئەم شاردنەوە ڕۆژێک هین بوو لە هێنی لای جەمعیەوە تەقە کرا زەلامەکە ڕای کردبوو لەوێەوە بە مزگەوتەکە هات بە بەر ماڵی ئێمە ئەڕۆی سێ کەسی لێ بوو لەو ژوورە سێ پێشمەرگەی قەڵەوی چاکی لێ بوو هاتن تەحەڕیان کرد هەموویان کرد ئەوانیان نەبێنی
ئەتر هەمووی لە ڕێگای حیزب ئەکرد هەر سێبراکەشم خۆم چەکم بۆ کڕیوەن خۆم نردومنەتە دەرەوە بەس برانە وەساتانەکەم عوسمان خوشکی بمریاخوا ئەویان ناردەوە کوتیان تۆ بۆ ناو شار باشی هەنا هاتەوە ناو شار ڕۆژێک لەو دوسێ ساڵ لەمەوە پێش یەکێک لەسەر تەلەڤیزۆن مەتحیەکە عوسمانی مام ئەحمەد قارەمان بوو عوسمانی مام ئەحمەد ئەوە بوو عوسمانی مام ئەحمەد ئەوە بوو خوایە ئەمە چێ بێ نایناسمەوە دوایی بۆ بەیانی کە پرسیم وتیان ئەمە حەمەی عەزیزە کە زوو سکرتێری مەلا مستەفا بوو وتیانەوە ئەوە وا مەتحی تەلەفۆنەکەیم دۆزیەوە لای یەکێک تەلەفۆنم بۆ کرد وتم ئەرێ کاکە و عوسمانی مام ئەحمەد چێوە ئەوە مەتحیەکەی تو گینیەکەی وتی ئای وتی زۆر کەمە ئەو مەتحە وتی زۆر کەمە وتم خوا بەڕاستە وتی وەڵڵا وتم من فلانە کەسم ئینجا ئەمەگەین کرد کوتی بابە کوتی اینجا بۆ هەر عوسمانتان قارەمانە هەمووتان قارەمانن وتی زۆر هینی ئێوە هەیە ئەتر ئاوا هەموویانم کرد بە پێشمەرگە و هەموویانم کرد مشیان ڕۆیشتن خوشکتان بمرێ ئەخوا هەفتا و چوار ئەوە بوو خەڵق نەیەوێرا ئیتر لە سلەیمانی بێت و لەوین بێ ڕۆیشتنە دەرەوە ئێمەش لەگەڵ لەقی چوار نەڕۆیشتین ئەوان ڕۆیشتن بۆ سەر کۆشک لای پێنجوونەوە مە ڕۆیشتین بۆ چۆمان چوین پەیوەندیمان کرد من و شەونم و خوشکێکی من و من چوینە چۆمان لە چۆمان چوین پەیوەندیمان کرد بە مەکتەب سیاسیەوە مەکتەب سیاسی وەریان گرتین و داناین وتیان لێرە بن لێرە ئیش بکەن هێن هەبوو بەسەر گردێکەوە سێ خانووی لێ بۆ قەسر سەلامیان پێوت یەکێک لەو خانوانەیان ناینە هی قەسر سەلام و لەوێ ماینەوە بە ڕۆژە چوینە خوارەوە لە خوارەوە ئیشمانە کرد و ئیتر چوین لە خەستەخانە ئیشمانە کرد لە ناو شوێنی ترا ئیشمانە کرد وەڵام من لەوێ فێری دەرزیلیان بووم ئەوەیان هێنا کردم ڕۆژێک مناڵێکیان هێنا بوو هەر پێست و ئێسقانەکەی مابەوە وتیان دەرزی لێ بن منیش هاتم بێم من دەرزی لێ بەم ئیشەڵڵا هەر ئاوە پێستەکەیم گرت و ئاوام کرد دەرزەکەم پیا کرد یەکێک لە دووەوە ئاوایەکی لەسەر شانم کرد کە ئاوڕمایە دکتۆر مەحموود بوو وەزیری سەحە بوو ئەو لەویانە وتیەوە چی کرد ئێوتم دکتۆر چی بکەم نەوە هەر ئێسقان و پێستەکەیە وتم منش کوتم ئەوە باشە ئاوای لێ بکەم وتی چەندە ئیژەکەیت لێرە کوتم وەڵا 3 ڕۆژە وتی اینجا بە 3 ڕۆژ ئەوەش فێر کوتم ئەرێ بەخوا هەر بە خەرقم بە ئێسقانەکەەوە کردم دەستی کرد بە پێکەنی وەڵای تر گەلێ پێی خۆش بوو کوتی کە ئەوە هێنە کردووە ئەتر لەوێ ماینەوە لەگەڵ دکتۆرەکان ئیشمانە کرد شەونم سستەر بوو لێ ئەزانی من هیچم نەئەزانی بەسەر خۆم هەڵی کێشا لەگەڵیانە ئەتر ڕۆژێک شەونم نەخۆش بوو شەو ئاوای لە خۆی کرد وتی ئای وەڵا شتێک گەوتە ئەلێرەمە منیش خێمەکانمان هەموو بە تەنیش دیەکەەوە بوو وتمە چم بە ئەسفەندیارەڵێم وتی دەستی کرد بە گریان وتی پێی نەڵێت و دکتۆر ئەسفەندیار یادی بەخێر بێ قۆشمە بوو وتم وەڵا چم بە دکتۆر ئەسفەندیار چون پێم گوو بە دکتۆر ئەسفەندیار هات دەستێکی بۆیان لێرەی وتی ئای وەڵا بێ بەیانی هەر سێکمان بچین بۆ خانە بۆ ئێران وتی ئەبێ عەمەلیاتەکەن دەستی کرد بە گریان شەونم ئەتر بۆ بەیانی هەستاین هەر سێکمان ڕۆشتین بۆ خانە لە خانە فەحسیان کرد کوتیانە بێ ئێستا عەمەلیات بکرێ دکتۆرە دڵخوازی شاد لەگەڵمانە ئەویش لەوێ بوو ژنی محەممەد باجەلان بوو ئەویش هات و بردمان بۆ خانە بۆ خستیان و عەمەلیاتیان بۆ کرد دکتۆرە دڵخواز ڕۆی لەگەڵیان بۆ ژووری عەمەلیاتەوەی پێ نەچوو دڵخوازیان بە مردوێتی هێنایە دەرەوە بوراوەتەوە ئەوە چیە وەڵا چاوی بە ناوسکی شەونم کەوت بوو بۆ خۆی یەکسەر بورا بوو 3 شتی تیا بوو یەکێکیان ئەوە نەبوو یەکێکیان ئەوە نەبوو یەکێکیان ئەوە نەبوو هەر سێکیان لێ دەرهێنا بوو خستیانە شوشەوە و ناردیان بۆ تاران بۆ فەحس
وڵی تر شەونم من بە دیاریەوە بووم ئەوان ڕۆیشتنەوە من بە دیاریەوە بووم 3-4 ڕۆژ و دوای 3-4 ڕۆژەکە ڕۆیشتینەوە چوینەوە بۆ کەوەرتێ ئەتر هەچی ئیشێک وایە ئەمان کرد هینی خۆمان نەئەکرد دانیشتین لە ماڵەوە و ئیگن بکەین خانوویەکمان هەبوو خانۆکە ئێمە و دوانی هین بوو دوانی دهۆک بوو دوانی هەولێر بوو هەموویان دوانی بەغا بوو هەمووی تیا بوو ئێمەشی تیا بووین بە خۆمانێتر بەڕێک و پێکی ئیشی خۆمانمانە کرد ئەتر لەوێەوە بەغیلیان پێ بردین ئەیانگوول لەوێن ڕۆژێک هەواڵ جوجەڵە و لەگەڵ هێنا عەبدولی سووران هاتبوون بە شوێنمانە بمان بن بۆ ئەوێ وەڵا نەیان هێش کوتیانەمانە تازە هی ئێمە نایڵین ئەمەنە بڕۆنە دەرەوە وەڵا حەمەد جوجەڵە هین بورایەوە ئیتر ئێمەش هەر لە هی ئەوانیش نەڕۆشتینە ئەوێ لەوێ لەمێ قانجازێکی باشمان کرد قانجازەکەمانەوە بوو احترام و ڕێک و پێک و گین و لە خەستەخانەکانە ئیشمانە کرد و ئیتر ئەوەها بوو وەڵا پەیامی کۆتاییم چییە؟ پەیامی کۆتاییم ئەوەیە ئێوە بە ڕێک و پێکی بە جددی بە دڵوگینێکی فراوان ئیشی خۆتان بکەن لەو حیزبە ئەو حیزبەی ئێمە هین نییە یعنی ئەو حیزبەی ئێمە ڕێی بەرزانی نەمرە بەرزانی نەمریش قەت تەواو نابێت ئەو ڕێگا شەرەفە کەس دەستی لێ هەڵنەگرێ هەر هەمووی بیگرێت بە دڵسۆزی بە خۆشی بیکات بەڵام توخوام ئەو لایەنەکانی کەش هەموو بێن دڵ بەنە دڵی پارتی بەخوا ئەوە نییە کە وای لێ ئەکەن ئەوە نییە کە دژایەتی ئەکەن و یەکەن پارتی بە ڕێک و پێکی هاتۆتە پێشەوە بە شانی یەکێک هاتۆتە پێشەوە کە لە دنیا نییە هەر خۆی هەبووە پەیامی من ئەوەیە هەر هەموو بە دڵسۆزی هەتا تەمەن تەواوە بێت زۆر سوپاسدانەکەم دەستان خۆش بێ ئیشەڵڵا هەر لە ڕێگای پارتیەوە ئەبن ئەوە ڕێبازی شەرەف و کەرامەتە